بەهۆی بردومانی فڕۆکە جەنجەکانی تورکیا گوندنشینانی هەریەکە لە سیران و خەلیفان و ئاڵەکە و گۆڕا شێران لە ناحیەی سیدەکان ئاوارە بوونە و ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. بەو هۆیشەوە ترس و دڵەڕاوچەیەکی زۆر لە ناو هاوڵاتیانی ئەو گوندانە دروست بووە و بەهۆی بۆمبارانکردنی ئەو گوندانەش زەرەر و زیان بەر ئاژەڵەکانیان کەوتووە و چەند سەر ئاژەڵێکیان کوژراوە. دەوری ساعت 4:30 عەسرێ بوو. دوسێ فڕۆکەی تورکی هاتن بردومانی دەوروبەری گوندی غەلیفان و ئاڵەکای کرد. گوندی گوڕەشان و سیران و ئەو گوندانە ئاوارە بوون. خەڵکێکە خەریکی جیا درون و مەر و ماڵاتی خۆیان بوو. خەڵکێکی زۆری ئاوارە بوو، نێزیکە 6-7 ماڵک. شەوێت وەڵڵا ماڵاتێکی زۆری بکرد. هیچ پەکەکەیتە ناودانیە بەسەوە خەرکە هاولاتی هەموو کاسبکەرە مەڕ و ماڵاتی هی لەو گوندانە دەخت و دان لە خۆیچین ئەو پەکە تورکە هەو بوویتە بەرا لەو پەکانە باوسی لە پەکەی بدە لۆتی لە ئاوارەیدا لە گوندیەدا ئەمە هەموو ئاوارە بووینە 100 نفوسێ هەموو ئاوارە ئێدەشتی بووە لەمنا ئەو پوشوجێ خەت ئەوە ژیان نییە ئیدار ناکەی لەگەر هەوتۆرە بی ئێدبینێ هێوارێت دیارە هاتە سە گوندێمە لەورای گوندێمە خڕێت هەنجنی ئەمێنە بەرا بووینە بەماڵ و خێزانەوێنە هاتینە خێزانێمێ ئەوارەی ئەو زیانە بووی بەبێ نانی بەبێ چای بەبێ نوێنی شەوێ دێنە لێرە بووینە و هاوڵاتیانی دەڤەری سیدەکان داوای ڕاگررتنی بۆمبارانکردنی گوندەکانیان دەکەن لەلایەن حکوومەتی تورکیاوە چونکە ژیانی ئەوان لە ئێستا لە مەترسیدایە و ژیان و گوزەرانیشیان لە گوندەکانیانە. داواکارن لە حکوومەتی هەرێم بە زووترین وەخت لە هەواری مەبێن کە ئەمە چ بکەین گوندی نەخۆ چۆلکەنیان هەوین هەبی کە تورکیا بردومانی گوندێنە مەناکەتۆیان. ئەری باشە دیتوچی ئەتو حکومت بە ئەتو کوڵ سنوورە پێ قەپات نابن ئەمە هەموو کردین هەمیێتە بەرۆکە شەڕەدای هەمیێت لە ئەوچە گۆتە هەجوومێ هەموو پێشمەرگێ ئەو گوندەکە چ ئەویتە ناوە و داواکارین لە حکوومەتی هەرێم لەلایەنی پەیوەندیدار فشار بخاتە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی بە زووترین کات ئەو بردومانە ڕابگری. بەڕێوەبەری ناحیەی سیدەکە ناماژە بەوە دەدات کەوا سەروی خۆیان ئاگادار کردوێتەوە بۆ ئەوەی لە نزیکەوە قسە لەگەڵ تورکیا و پەکەکە بکرێت بۆ ڕاگررتنی بۆمبارانەکان. ئاگاداری سەروی خۆمان و لایەنی پەیوەندیدارمان کردو بۆ ئەوەی لە نزیکەوە قسە لەگەڵ لایەنەکانی دژێک بکرێت بۆ ئەوەی ڕووداوی نەخوازرا لی دروست نەبێەوە لەو مەترسەی کە هەیە کە ئێستاش مەترسیەکە زۆر گەورەیە گەشەی زیاتر و تەشنەی زیاتر بەخۆیەوە نەبێنێتن. گەلی کورد بەهۆی ئەو شەڕە نەخوازراوانەی کەوا بەسەریدا سەپێنرابوون لە ڕابردوو لە ئێستادا هاوڵاتیانی تووشی ئاوارەی بوون. لە ئێستاشدا بەهۆی بردومانی فڕۆکە جەنجەکانی تورکیا چەندین گوندنشینی دەڤەری برادۆست ئاوارە بوونە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.